هێرشەکەی سەرتاران و بابل ئەگەری بە ئامانجگرتن و دروستکردنی نائارامی لا هەرێم دەهێنێتە پێش. لە بەغداوە وردبینیکردن لە لیستی موچەی مانگی حەوت تەواو بووە و لە سپەینەوە پارە دەنێردرێت. گەشتێکی نادیاری مەسرور بارزانی بۆ دەرەوەی وڵات 3 هەفتەیە کۆبوونەوەکانی حکوومەتی هەرێمی پەخستووە. بەهۆی بە ئامانجگرتنی ئیسماعیل هەنیە لە تاران لەلایەن ئیسرائیلەوە و هەروەها بە ئامانجگرتنی بنکەیەکی حەشد لە شاری بابل لەلایەن ئەمریکاوە ئەگەری گرژبوونی دۆخی عێراق و هەرێم دەکرێت. چاودێران پێیان وایە دیسان لەم نێوەندەدا هەرێمی کوردستانیش کەم تا زۆر کاریگەری لەسەر ئەو ئاڵۆزیانە دەبێت، بەڵام نەک بەوەی دیسان ئێران هەرێمی کوردستان بکاتە ئامانج، بەڵکو لەو بەشەی تایبەتە بە شەڕی بەرەی مقاومە لەلایەن هێزە میلیشیاکان لە دژی بەرژەوەندیەکانی ئەمریکا، چونکە بەشێک لە بەرژەوەندیەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستانن. بۆیە ئەگەری ئەوە هەیە جارێکی تر نائارامی ڕوو لە هەرێمی کوردستان بکاتەوە. سەرۆکی دیوانی چاودێری دارایی عێراق ئاشکرای کرد وتبینیان بۆ لیستی موچەخۆرانی هەرێم و داهاتی نەوتی و نانەوتیەکان ئەنجام داوە و پرۆسەکە کۆتایی هاتووە. عەمار سوبحی سەرۆکی دیوانی چاودێری دارایی عێراق بە کەناڵە عێراقیەکانی ڕاگەیاندووە دیوانی چاودێری دارایی ئەو ئەرکەی پێی سپێردرا بوو بۆ وردبینیکردنی داهاتی نەوتی و نانەوتی بە ئەنجامی گەیاندووە. ناوبراوتیشی راپۆرتێکی تایبەتیان لەو بارەیەوە ئاراستەی نووسینگەی سەرۆک وەزیرانی عێراق و لایەنە پەیوەندیدارەکان کردووە. ڕاشی گەیاند دیوانی چاودێری دارایی تەواوی ئەو بربەستانەی تێپەڕاندووە کە لە بەردەمی دابوون لە وردبینیکردنی لیستی موچەخۆرانی هەرێم پاش وردبینیکردنیان بە شێوەی تاک. ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ئەم هەفتەیەش کۆنابێتەوە و مەسرور بارزانی بە گەشتێک نادیار لە دەرەوەی وڵاتە. 3 هەفتەیە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کۆنەبۆتەوە. ئەنجومەنەکە تا ئێستا هیچ ڕوونکردنەوەیەکی لەسەر هۆکاری کۆبوونەوەکە بڵاو نەکردوتەوە. سەرچاوەیەکی باڵا لە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بە پێگەی سپەی ڕاگەیاندووە ئەمڕۆژ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کۆنابێتەوە. لەبارەی هۆکارەکەش وتوویەتی مەسرور بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە گەشتێکی نادیار لە دەرەوەی وڵاتە. جێی باسا تاوەکو ئێستا هۆکاری گەشتەکەی مەسرور بارزانی بۆ دەرەوەی وڵات دیار نییە و حکوومەتی هەرێم و نووسینگەکەی هیچ زانیاریەکیان لەم بارەیەوە بڵاو نەکردوتەوە. ستاندە نیوزمان پێشکەشکردن شاد و کامەران بن.